کرد بن هدف دای نوسای هر کسی که کرد آزاد دفکره دبن داگرکری و دبن هدف دولت ترک دای دولت ترک بخود بیجه کرد هری باش کرد مریه کرد احتمال اوساد بیجه که کرد معنوی مریه آن کرد فیزیکی مریه یعنی یان ته فیزیکی بمره یان ته معنوی بمره در ویوجی نابه تجیان بکی اف شعار دولت ترکه یعنی حتی نها فمینیستین جهانی لکودرینه چوا جیان دکن افقاس قتل کرنا جن لرجلات ناوین بگشتی و در رجاوای کردستان به تایبت دمشی فمینیستین جهان چه جیان دکن یعنی های وان جبای فلکی نینه راستی جی ام یعنی بانگ لوان جی دکن بانگ لهر کسی کو دبیجه از خودی لمافه مروفا درد کردن بانگ لسازین مروفی دکن لنتوین یک بوی دکن کو ایدی بسه ایدی داگر کرنا دولت ترک ایریشکاری دولت ترک یا فاشیست بسه ایدی یعنی تحمل آمنه ما یکو هم او قاسجی قتل کرنا جنان قتل کرنا گل کرد قتل کرنا زاروکان تحمل بکن داوی دا ام دبیجن نا ج فاشیزم را نا ج کجرین جنان را دولتی ترک وکو اما آگادارین زور لهزی جن اترسید که ازانه به هزی جن کوبانی آزاد کراوه که پیشنگایتی هزی جن بو کوبانی آزاد کرا که پیشنگایتی جنی کرد بو لا شنگال آزاد کرا کرکوک آزاد کرا به پیشنگایتی جن هوای امانه کرا و داعش تکشکندرا دولتی ترک لهزی جن زور اترسید بە پێشەنگایەتی ژن کە هەموو جەنگەکان کراوە و کە پێشەنگیان ژن بووە وەکو ئێمە خەبەردارین دەوڵەتی تورک فەقەت ژنە سەرکردەکان ژنە تێکۆشەرەکانە کاتە ئامانج ئێمە وەکو ژنان نەتوانین بە هەموو جۆرە پێشەنگایەتی بکەین و بە هەموو جۆرە پشتیوانی ژنانی ڕۆژاوا بین بە هەموو جۆرە پشتیوانی ژنە جەنگاوەرەکان بین ئێمە ئەتوانین کە پشتیوانی ئەو هەواڵە ژنانە بین که یارمەتیدەری ئەوان بین کە ئێمە نەتوانین شەڕ بکەین کە نەتوانین چینە بەرەکانی جەنگ ئێمە ئەتوانین لە ناو شارەکانە وەکو باشوور کە ئێمە چالاکی بکەین